بەوردی پێستەکە ڕادەکێشێت و دواتر بە خێراییەکی زۆر بزمارێکی بەسەردا دەکوتێت. 43 ساڵە ئەمە پیشەکەیەتی. 43 ساڵە لە پێستی بزنوگە پێڵاو دروست دەکات. بایرام کۆیونجو خەڵکی شارۆچکەی یاقوتیەی سەر بە ئەرز ڕۆمی باکووری کوردستانە و پێڵاو درووە. لە تەمەنی 12 ساڵیەوە خەریکی ئەم پیشەیە. لە دوکانێکی 40 مەتر دووجادا لە نێو بازاری پێڵاو دروانی شارۆچکەکەی پێڵاو دروست دەکات و پێڵاوەکانی لە سەرانسەری تورکیا و باکووری کوردستان ویستێکی زۆری لەسرە و خەڵک لە لای ئەو پێڵاو بەڕادان دەدەن. بایرام ڕۆژانە 8 بۆ 10 جووت پێڵاو لە پێستی بزنوگا دروست دەکات. بە تایبەتی هەندێک لە مشتریەکانی وەرزشوانانی ئەسپ سوارین و تەنانەت لە دەروەی وڵاتیش خەڵکانێک دێن و داوای دروستکردنی پێڵاوی تایبەتی لێ دەکەن. Yurt dışından gelen arkadaşlar var. بە تایبەتی لە دەرەوەی وڵاتەوە دێن و لەسەر داواکاری پێڵاو بەڕادان دەدەن. واتە لەسەر داواکاری تایبەت پێڵاو دروست دەکەم. بە کورتی هەموو جۆرێک پێڵاو دروست دەکەم، نەک تەنیا بۆ ئەرزڕۆم. بەڵکو بۆ پارێزگاکانی دیکەش دەنێرم و خەڵکانێک لەوێوە دێن. زۆربەی هەرە زۆری ئەسپ سوارەکان دەمناسن و مشتری من. Kösel ayakkabı yapıyor. کۆیونجو لە دوکانەکەیدا بە تەنیا نییە و هاوڕێیەکیشی لەگەڵیەتی و پێکەوە کار دەکەن. ئەویش ئایدن مەساتە. ئایدن دەڵێت پێڵاو درویی ڕەنجی زۆری تێدایە و فێربوونیشی سەختە. هەموو پێداویستیەکانی پێڵاو لێرە ئامادەیە و پێشکەشی دەکەین. دوای بەرەو پێشچوونی کارگەکان پیشەی پێڵاو دووری بۆتە پیشەیەکی دەگمەن. کاری دەستی هەمیشە سەختە، بەڵام بۆ ئێمە چێژبەخشە. من خۆم لە شوێنێکی دیکە کار دەکەم. کاتەکانی دیکەشم بۆ پیشەکەم تەرخان کردووە. پیشەی پێڵاو درویی یەکێکە لەو پیشانەی مەترسی لە ناوچوونیان لەسرە. بایرام و ئایدن هەوڵی ئەوە دەدەن پیشەکە بەردەوام بێت و بۆ نەوەکانی داهاتوو بگوازنەوە، چونکە ئەوان دەڵێن کاری دەستی هەمیشە لە بەرهەمی کارگەکان باشتر و بە کوالیتی ترە.